بەرنامەی ماڵ و حاڵ بە سپۆنسەری سەرەکی کۆمپانیای شمیم گوڵبەهار پێشکەش دەکرێت. ڕۆژێک لە ڕۆژان مەرجانە خانم لە بازاڕەکەدا بە دوای برنجە دڵخوازەکەی داگەڕا. برنجی کۆبانی لە ناکاو چەتەکان چاویان چوە سەرگەردانە بە نرخەکەی. بە دوای کەوتن علی بابا فریای کەوت و لە دەستی چەتەکان ڕزگاری کرد. سمسم بکەیرەوە. هاتنە ناو ئەشکەوتەکەوە، بەڵام چەتەکان بەردەوام لە دوویە گەڕان. سمسم بکرێرەوە. بەکردنەوەی برنجەکە دەرگا کەش کرایەوە. چەتەکان بە شوێنەکەیان زانی، بەڵام بە بۆن و تامی برنجی کۆبانی مەزبوون و خەیاڵیان لای گەردانەکە نەما. برنجی کۆبانی گەوهرە بە نرخەکەیە. سلام و ڕەحمەت بەرەکەتی خوای گەورەتان لێبێ. بینێرانی بەڕێز خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری ماڵ و حاڵ لە شاری هەولێر لەگەڵتاندا دەبم. ئاواتخوازم لەگەڵم بن بۆی بچین جیاوازی و شێوازی پەروەردەکردنی ئەم خێزانەش ببینیم، بزانم چ تایبەتمەندیەکیان لە خۆ گرتووە کە جێگەی سەرنجی ئێمە بوو. لەگەڵمان ناوە فەرموون. السلام عليكم فاطمة جان أحوالك باشا يا أخوة سلامة بن خوش بيا أخوة زور زور سلامة بن خوش بيا أخوة سلامة بيا أخوة خوش بيا أخوة زور صفات سلامة بن يا أخوة خوش بيا زور صفات ساعة كانت خوش بيا فرمو إيش قلنا تبغي دوري فرمو. من ناوم لقمان تۆفیقە ڕاهێنەرم لە بواری جیاجیەکانی پەرەپێدانی مرۆیی. ئێستاش قوتابیم لە پەیمانگا لە بەشی کارگێڕی کار. ناوم کەوسەر حەمدولکەریمە، خاتوونی باڵم، قوتابیم لە سەنتەری نوێری حکمە. ناوم سۆلیم لوقمانە، قوتابیم لە قۆناغی 12 ئامادەی و هەروەها کچی گەورەی ماڵم. من ناوم سەروەرە پۆلی شەشم لە قوتابخانەی شەهان دەخوێنم و لەگەڵ ئەوەش قوتابی دەزگای نوێری حکمە. دوارە سڵاوی خۆی گەورەتان لەبێت. مامۆستاگیان سڵاوی خۆی گەورە لە جەنابەت، سوپاس بۆ پێدانی ئەم درفەتە یەخ بۆ ئەو ماڵتان هەمیشە ئاوەدان و پڕنووری ئیلاهی بێت. زۆر سپاس. سەرەتا بە ناوی خۆی گەورە، یاد و ناوی خۆی گەورە ڕەشوکەرەوەی دڵەکانە. بەڕاستی ما خۆشحاڵین کە ئەمڕۆکە ئێوە وەکو بەرنامەی ماڵ و حاڵ هاتوونەتە ماڵی ئێمە. یاخۆ بەخێر بێن، خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان. بە حقیقەت ئەم بەرنامانە ئێمە بەس بە حاڵی خۆم زۆر بە گرنگی ئەزانم کە تیشی بخرێتە سەر کە ئەو خێزانانەی کەوا ئەلحەمدولیلا تا ڕادێکی باش توانیویانە بۆ پێویستی ژیان، بۆ زیاتر ڕۆشنکردنەوەی لانەی ژیانیان، گرنگی بە پەروەردە، گرنگی بە بوارەکانی جیاجیا بدەنە نێو خێزانە. ئەوەی کە خوای گەورە تۆفیقی دابین و دەرفەتمان هەبوو بێت، ئەمەش ئەلحەمدولیلا تا ڕادێک درێخیمان نەکردووە. ئینشاء الله هەوڵە دەین باشتریش بین و بینە نمونەیەک بۆ خێزانانی تریش ئینشاء الله. چکو بەڕاستی یعنی میلەتی کورد، کوردەواری خۆمان خاڵی نییە لە خێزانی بە شەهامەت، خێزانی یعنی تۆکماخ، لانەی خێزانی بەختەوەری زۆر هەیە لە نێو خێزانەکانی ئێمە، بەڵام زۆر جار بەهۆی بەلاڕێدابردنی ئەو زیاتر مەجالێکە لە ڕووی ڕاگەاندن و سۆشیال میدیا وان کردووە کە خەڵک وابزانێت خێزانی کورد هەڵوەشاوەتەوە، خێزانی کورد ئیدی ئەو سنگ و محەکەی نەماوەکو پێشتر. بەڕاستی ئەمە وانییە، خێزانی زۆر باشمان هەیە، خێزانمان هەیە ئەلحەمدولیلا دەستی گرتووە بە دینی خۆی، دەستی کردووە بە کولتور و کردەواری خۆی تا ڕادێکی باش ئەلحەمدولیلا ئەم خێزانانە هەنە و موجود ئێستاکە لە هەرێمی الحەمدولیلا. خوا هەر هەبن. بەڕاستی مامۆستا
تەماشا دەکەین گەر نمونەی زۆر جوانی خێزان پیشان درێن لام کۆمەڵگایدا دووبارە ئەبدەیت بوونەوەیەک لە دڵ و دەروونمان هیوایەکی تر بە دڵ و دەروونمان دەبەخشێت کە وەکو باست کرد لەوانەیە بە سیاست ئیش لەسەر ئەوەی بکرێت کە پەرتەوازە بکرێت و هەندێک دابوونەرکی بیانی و دوورە دین بنهێنرێتە ناو ئەم کۆمەڵگای بەڵام ئەلحەمدولیلا تاوەکو ئەم جۆرە خێزانانە هەبن ئیتر ئێمە دەبێت شکرانەی خوای بکەین و نزای ئەوە بکەین کە ئینشاءالله هەمیشە هەبن و بەردەوام بن ئینشاءالله. طبعا یەک لە پسپۆرانی بواری ڕاگەاندن ئەڵێت ئەگەر بێ و سۆشیال میدیان بخێ دەست من دەسەڵاتت دەخەمە دەست کەواتە بەڕاستی سۆشیال میدیا کاریگەریەکی زۆر زۆری هەیە جا بەلایەنە ئیجابیەکەی و لایەنە سلبیەکەی یا لایەنە خراپیەکەی بەڵام من بۆ خۆم بەڕاستی کە تەماشا ئەەکەم ئەلحەمدولیلا تا ڕادێکی باش ئەو کۆمەڵگایمە ڕاستە ئیشی لەسەرکراوە بەڵام کار دێتە سەر ئەسڵی بابەتەکە ئەلحەمدولیلا دینداریەکە و کوردایەتەکەی زەقەبیتەوە ئەوە جێ دڵخۆشیە بەڕاستی لە زۆر حاڵەت هاتۆتە پێش یعنی شتێک بووە لەسەر ئاینمان لەسەر موسڵمانیان لەسەر ڕموزێکی ئیسلامی موسڵمانەتیمە قسە کراوە هەموو میلەت بەڕاستی لەسەری بەجواب هاتووە ئەوەش سلمێنەری ئەوەیە کە ئێمە بەڕاستی معدەنەکەمان معدەنێکی کوردەواری و مسلمانەتی ڕاستەقینەیە من بۆ خۆم گەڕاوم لە وڵاتانە ینی وڵاتی عەرەبی وڵاتی تر گەڕاوم ینی بەحقەت میلەتم نەبینیوە وەکو میلەتی کورد دڵساف و مسلمانی ڕاستەقینە هیچ میلەتێک بێکەم و کوڕ نابێت و کوردەواری خۆمان ئەڵێت چەند بێت چقەڵ نابێت بەڵام بەڕاستی لە ئەسڵدا میلەتێکی زۆر خاوێن سادە ساکار دیندار کە میلەتی کوردە بەڕاستی جێشانازیە بارەکەڵڵا دواتر دێمە لات مامۆستا بۆی قسەکردن لەسەر چەند خاڵێکی تر دەستەکانە خۆش کەوسەرخان خاتوونی ماڵستای خوای گەورەتان لەوێت خوا لە ئێوەش بەخێر بن سەرچاوم چاوەکان خۆش بیاخوا باست کرد کە قوتابی لە نووری حیکمە دەستگای نووری حیکمە بۆم باس بکە بزانم لە چ بەشێکی لە ینی لە چ مەنهەجێکیدا لە خوێندنەکەت بەڵێ من ئەم ساڵ چوارم ساڵمە لە قوتابیم لە سنتەری نووری حیکمە سەرەتا بەشی تەمهیدیمان خوێند تقریبان 3 ساڵ دوایە کە بەشی تەمهیدیەکەمان تەواو کرد ئەو ساڵیش کۆناغی یەکی حفزم دەرسی تەجویدمان هەیە تەفسیرمان هەیە لەگەر حەفزەکەش ئەرێ وەڵڵا قورئان ینی ئارامیە لە بۆ دڵەکان ینی ئەو کەسەی نەچێژی ناسانی جە هەستێکی خۆشە نیاز دوایە ئینشاڵەگە خۆی گەورە عمر باقی بدا بەردەوام بێ ئینشاڵڵا گەر خی گەورە یاوەرم بێ بەردەوام تا بتوانم ینی قورئان تەواو حفز بکەم زۆر تا کابانێتی دایکایەتی دەرس خوێندن هەر چۆنێک بێ باڵانسێکت ڕاگرتووە یاخود تۆزێک پرس و ئاسەمەوە ئەلحەمدولیلا بڵێم ینی ئەگەر ئینسان بەڵاز ڕانەگرێ تۆزی قورسە بەس توانیتم ینی هەمووان ینی برم هەم لە ڕووی ئیش و کارەوە دەرسەکەی خۆم ینی منداڵەکان توانیتم ینی ئەرکەکان بەباشی ینی فریا بکەم ئەلحەمدولیلا هەفتانە چەند لە هەفتێکیدا چەند ڕۆژ دەچی بۆ خوێندن هەفتەی یەک ڕۆژ هەفتەی یەک ڕۆژ چەند سەعاتە تقریبان 2 ساعات و نیوە 2 ساعات و نیوە بەرەکەت دار بێ ئینشاءالله دەستەکان خۆش بێ سەلامەت بێ زۆر سپاس سەلامەت بێ زۆر سپاس سەلامەت بێ خاتو سۆلین سڵای خۆی گەورەتان لەوێت یاخوا سەلامەت بێ کچە تاقانەی ماڵ و جگەلەوەش پۆلی 12 پێم بڵێ لەگەڵ سەعیکردن چۆنی لەگەڵ کات دابەشکردن چۆنی وەڵایی پۆلی 12 بەخۆی دەزانی قۆناغێکی گرنگە لە قۆناغەکانی ژیانم بەڕاستی داهاتوو لەسەر قۆناغەیە من وەکو قوتابێکی پۆلی 12 هەڵم داوە لە قۆناغەدا بتوانم باشترین شێوە کاتەکانم دابەش بکەم پلانێکی باش دانم تاوەکو بتوانم ئەم قۆناغە بە سەرکەوتوی تێپەڕێنم ئینشاءالله خی گەورە یارمەتی دەرم دەبی بتوانم بەباشی و بە سەرکەوتی ئەم قۆناغە تەواو بکەم ئینشاءالله پلانەکە باوکت یارمەتی دایان بۆ خۆت پلانەکە دابەشکردنی کاتەکان
والله باوکم هەمیشە یارمەتی دەرم بووە وەکو خەڵغانێک لە پشتم بووە لێرە زۆر سپاسی دەکەم ینی هەموو کات یارمەتی دەرم بووە و ینی هەر کاتێک پێویستم پێ یارمەتی ببی یان پێویستم بە هەر شتێک بوو یارمەتی دەرم بووە الحەمدوللا ئەی دابەشکردنی بۆ منە جگە لە کاتەکانی سعیکردن هیچ هاوکار و یارمەتی دانی دایکێت یاخود ئەو شتانەی کە تایبەتم بە خودی خۆت لە ئیشکردنی ناو ماڵ خۆت دێکیان هەر پشت بە دایکت دەبەستی ناڵە ینی هەم دایکم یارمەتی دەرمە لە ئیشەکانی ناو ماڵ هەر ئیشێک کە پێم بێ ینی ئەو یارمەتی دەرم دەبی ئینشاءڵڵا بەتمان دەرەجەیەکی وەرزی ئینشاءڵڵا ئەگە خوا بیکە بە قسمەت خی گەورە بکاتە قسمەت ئینشاءڵڵا خی گەورە بیکە بە قسمەت و دوا ڕۆژێکی زۆر زۆر پڕشنگدار هەبێ هەم خێزانەکەت کە دایک و باوکت و براکانتن هەمیش کەسەکانی ناو ئایلە گەورەکەت و ئێمەمانەش ئیسفادە لێ بکەین ئینشاءڵڵا خی گەورە یارمەتی دەرم اللهم آمین دەستکانە خۆش بگوژن سەلامەت بن یاخوا سەلامەت بی گیانەکەم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. -4 +2 +20 +30 -50 +2 -2 +20 -10 equal 12. سڵی خی گەورەت لێبێ کاکە سەر یاخوا سەلامەت بن پۆلی چەندی پۆلی شەشم پۆلی شەشی زۆر باشە ئەی تو پێم بڵێ تیان لە ئەو ماف بیرکاری زیرەکی ئەت پێم بڵێت چۆنە بۆ نمونە زیرەکێکە شتێک ێسا بۆ نمونێمە هەندێک ژمارەت پێ بڵین دەتوانانی بە خەیاڵ بیکەیان بە خەیاڵ لە مێشکت دەکەی دوای نانی لێک دەدەی و ژمارەکە زۆریش بی ژمارەکە زۆریش بێ دەتوانی هەموو جارێ نەجاحەتی دێنی لە لەگەڵ ئەوەتمان هەیە پێدرێن ئاباکەس بەڵێ کامیان زیاتر بەکاردێنێ خەیاڵەکانە ئەو بەکەسەکە بە کەیفە خۆتە بە حەزی خۆت ئەی زۆر باش ئەی ئینگلیزی بکەن لە زمان ئینگلیزیش باشی زمان ئینگلیزی زۆر باشم زۆر باشی بەچی باش بووی منهەجی مەکتەب کە و مەکتەبەی کەلی منهەجەکە ئینگلیزیە منهەجەکە ئینگلیزی مامۆستا زۆر باشە کاریگەری منهەجەکە بۆ وای کردووە کە بۆ منە الحەمدوللا کە زمانی ئینگلیزی باش بێ یاخو متابعەکردن و شتی واشی هەیە طبعا منهەجەکە بە دەرەجەیەک بۆ خۆشی متابعەکردن و مارەسەکردنی قسەکردن لەگەڵ قوتابیەکانی تر ڕێنمونیان دەکەن کە بۆ خۆش پێمان وتون هەوڵدەن بە ئینگلیزی قسە بکەن مادام دیڕاستان ئینگلیزیە بە ئینگلیزی قسە بکەن بۆی کە ئینگلیزیەکەتان باش بێت زۆر باش ئێستا پێم بڵێ بۆ منە چیرۆکی خوێندنەوەیەک بێ بابەتێک بێ پێت خۆشت تۆ بە کوردی بخوێنیان بە ئینگلیزی کامیان لە ئاسانترە وەڵا ئەمن حەزم لە نانی کتابی کوردی بخوێنەوە زۆر باشە ئافرین دەبێ وابێت بە کتابی کوردی بێ ئینجاکانە کە بشتێ زیاتر خۆت دەوڵەمەند کەی لە فێربوونی زمانی ئینگلیزیەکەدا ئەنجە ئینگلیزیەکەوایە دەستەکان خۆت بن کاکە سەروەر تۆ پێم بڵێ ئەی لە حیکمەی لە قۆناغی چەندی لە قۆناغی دوی منداڵانە لە قۆناغی دوو منداڵانی لە کوێ قورئان خوێندن لە چ جزوەیەکی لە جزوی یەکەم جزوی یەکەمی بە سپۆنسەری برنجی کۆبانێ بەرنامەی ماڵ و حاڵ بەردەوام دەبێت کەوسەر خان قەلبی ساغ بێ یا ڕەبی ئەو ئێمانگەر کابانێتی دەکەین ماندوش دەبین بەڵام دڵمان بۆ مژدانەی خۆشەکە لە ئەجر و پاداشتی ئەو کەسانێک کە ڕۆژۆکەی بە خواردنی منشکێنن بەشدارین بەبێ لە ئەجر و پاداشتیان کەم بێتەوە بێگومان وایە ینی ئافرەت ڕاستە بە ئەرکی ماڵەوە زۆر ماندیە بەڵام لە هەمان کاتە خی گەورە کۆمەڵێک ئەجر و پاداشتیشی بۆ دابین کردو ئێمە هەموو ئەگەر ئەو ئەرکانێک کە ڕۆژانە جێبەجێەکەین هەموو بە هیبادت لە بۆمان حیسابە ئینشاءڵڵا ئەتو پێم بڵێ لەگەڵ خواردن بۆ منە منداڵەکان ئێستا کە کاکە سەرۆر بچووکانی تەمەنێکەوەی هەیە ڕۆژانەی جەوەی دەڵێدا فڵان خواردنم بۆ لێ بنیان هەچ خواردنێکی لی بنین ئەمانش دەیخۆن بەڵێ وڵای ڕۆژانە یعنی داواکاری وان یعنی زیاتر جێبەجێ دەکەم کە خواردن داواکەن بە ئیتیفاق لە بینی منداڵەکان هەر زۆر باشە زۆر باشە ئەتی پێم بڵێ لەگەڵ جێی بەهاری بینتان چۆنە ئێستا کاتێتی وەڵا زۆر زۆر باشین یعنی زۆر حەزمان لە خواردنە کوردەواریەکانە هەمویان لێ دەنێن
لێرە لە منتیقەیە پێمان بێ شوێنی گونجاوی لێنێ بۆ کاردووکردن و کردن شتیالانی هەر بکڕن وانە ئەری وڵە زیاتر لە بازارە کڕین ڕاستەکەی بەڵام تام چێژێکی تایبەتیان هەیە چکە وەرزەکەشی کەم لە بەردەستدایە بەڕاستی هەم سوودێکی باش هەمیش تام چێژێکی تاوی هەیە ئەریوەڵا ینی خواردن کوردەواریەکان بەڕاستی زۆر ینی لەزەتێکی زۆریان هەیە خاستن کاردی کارتان حەزێ زۆر تاوە ئەی خواردنی ئامادەکرا و پشتی پێدەبەستن یان زۆر کەم پشتی پێدەبەستن ینی بەستمەوەی هەر خواردنی سەرسفرا کە خۆت بۆیان ئامادەکەی منداڵەکان دێخۆنیان داواکردنی خواردنی خێراشیان هەیە بخوا زۆر بەکەمی زیاتر هەر بخۆم لە ماڵەوە ئامادەیەکە بخۆت لە ماڵ ئامادەیەکەی دەستەکان خۆش بێ یەخوا قەلبستا بێ پاداش شتێکی نەبراوە بەنیسی بێعەرەبی سپاسانە هەمیشە ڕاحات دەستکانتان خۆش بێ زۆر سپاس سلامت بن زۆر سپاس سلامت بن اللهم بارك لنا فيما رزقتنا وقنا عذاب النار بسم الله الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. مۆسا دووبارە سڵای خۆی گەورەتان لەوێت لە سەرەتای قسەکان ئاماژت بۆ کرد کە تۆکو و ڕاوێژکارێک یاخۆ ڕاهێنەرێک لە بواری گەشە پێدانی مرۆی وایە کار دەکەی. ئەگەر ئێمە بۆن منە قوڵ ببینەوە و بیبەستیشینەوە بە ناوەڕۆکی بەرنامەکەمان بنەماکانی خێزانێکی سەرکەوت و یاخود ئەو بناغانی کە خێزانێکی تۆکمە بنیاد دەنێت چی شتێکە؟ دووبارە سڵاو. وەڵاهی ئەم بەرنامەیەم بە دەرفەت زانێت بۆیە کە ئێمە بتوانین سوودێک بە بینەران بگێرین لە میانی بە باسکردنی ئەم بابەتی کە ئاماژت پێکرد. تەمان بنەمای خێزانی چەند بنەمایشی سەرەکی هەیە بەڕاستی گرینگە لە هەموو خێزانێک ڕنگ بداتەوە. یەک لەوان کە زۆر گرینگە خۆشەویستی بنەمای خۆشەویستی و بنەمای ڕێزگرتن و بنەمای ئەمان یعنی هاوسەران متمانیان بەیەک بێ و ئەمانەتی پارێز من لە بینی یەکتر یعنی ترسی هیچ شتێکیان نەبێ خوا نەخواستە کە زەرەر بە یەکتر بگەن. تەمەناوانە ئەساسی ئەم بنەمانە تەمان کۆمەڵە بنەمایشتری شەیە بەڵام ئەوانە ئەساسین لە هەر خێزانێکە ئەم بنەمانە نەما ئەم خێزانە مەترسیتیا دروست دەبێت. بەڵام بەڕاستی ئەمە دەبێ بین باس لە بەر لەوەی زەواج دروست بێت ئێمە ئاماژەی پێ بکەین بە کورتی. تەمان کاتێکە کوڕێک وێنەی خەیاڵی کچێک ناومێشی خۆی دەکێشێت کە ئەم کچە ببێتە هاوسەری داهاتووی و بە هەمان شێوەش ڕەگەزی بەرامبەرش هەمان وێنەی خەیاڵی دەکێشێت. بەڵام ئایا واقعیە؟ نەخێر ئەوە خەیاڵە. دەبێ ئێمە بینن واقع چییە؟ هەر کوڕ و کچێک ئەگەر 150 بەسەرەوە توانیان ئەو حەز و ئەو خولیاویان ئەو داواکاریانی خۆی تێدا بەرجەستە بێت لەو کچیان لەو کوڕی ئەوە دەتوانن زەواج بکەن لەگەڵ بڕیاریاندا کەوا بەیەک ڕازی بن
هۆرمۆنێک لە ناو مێشکا پێ دەڵێن چالاکی کۆمەڵایەتی ئەم هۆرمۆنە وەکو خوای گەورەش لە قورئانە باسی مەوەدە و ڕەحمە ئەکات ئەو هۆرمۆنە ئەڕژێتە ناو مێشک خۆشەویستی بینی کوڕ و کچەکە لێڤڵی خۆشەویستیان دەچێتە 190 زیاتریش یعنی لەو مەرحەلەی تقریبا نزیکەی 6 مانگە لەو 6 مانگەی نکوڕە نکچە عیب یەکتر نبینن هەموو شتەکان بە جوانی دەبینن مانەوە نییە شتی تریان نەبووە یانەوە تا ڕەخنیان نەبووە بەخۆی جێرەخنە هەن کە ڕەخنە یەکتر بن بەڵام ئەو هۆرمۆنەوە دەکات ڕەخنە یەکتر نەگرن هەموو شتەکان بە جوانی دەبینن بەڵام لەگەڵ گواستیەوە ئەو 6 مانگە تەواو بوو ئەو هۆرمۆنە نامێنێت دێنەوە لێڤڵی خۆشەویستیان دێتەوە ئاستی ئاسایی خۆی کە پێشتر هەبووە لێرە چ ڕوو دەدات دەکەونە بەردەم سێڕیانێک یانەوە تا تووشی تەلاقی مەخفی ئەبن یعنی لە ژێر سەقفێکا بەڵام هیچ خۆشەویستی و هەستێک بێکەوەیان نابەستێتەوە ناچاری یان قەیدێکی یاسایی زێڕی زۆر یان کۆمەڵایەتی وە دەکات بێدەنج هەڵبژێرن بەڵام هیچ خۆشەویستی بێکەوەیان نابەستێتەوە یانەوە تا تەلاقی مطلق کە ئێستا زۆری بەردەم مەحکەمەکان کە پڕ بووە ئەو تەلاقی زۆری کە دەرچی پێناکەن کە تەلاقی مطلقا یانەوەتە دووبارە دروستکردنەوەی باڵەخانەی خۆشەویستی و دروستکردنی لێبلی خۆشەویستی بۆ 180 وەکو لە سەرتاوە خوای گەورە بۆی دروست کردوون جا بۆیە ئەو کوڕ و کچە زۆر جار کە گرفتیان بۆ دروست دەبێت دەرک بەو حاڵەتە ناکەن لەگەڵ لەمانی ئەو 6 مانگە ئەو هۆرمۆنە نەما ڕێژەی خۆشەویستیان کەم دەبێتەوە و نەشزانن کەسێک کە لە دەور و بەریان بێت تەمان ئەو بابەتە بابەتێکی لۆکاڵی نییە بابەتێکی جیهانیە لە وڵاتی مالیزیا و ئەندەلوسیا و بەشێک لە وڵاتانە ئەگەر بێ و ئەو خولیان نەبینی بێت هەر حاکم بڕیار نادە دادوەر بڕیار نادا تەوقیع لە زەواجیان بکات بۆیە ینی گرینگە لە کوردستانیش ینی ئەم حاڵەتە ئیشی لەسەر بکرێت بۆی کە ڕێژێ تەلاقەکەم بێتەوە و ئەو حاڵەتانە بەرەو نەمان بچن هەر وەکو ئاماژی پێ بکەم لە وڵاتی مالیزیا لەگەڵ ئەو حاڵەتەی بڵێن بینینی ئەو خول و ئەو سمینارە تایبەت بە ئەو وارەی نزیکەی ڕێژەی تەلاق لە 130 و قسوور هاتۆ 140 کەواتە کاریگەری خۆی هەیە بۆیە پیاو پێویستی بە چ شتێکە کە ئافرەت بەرامبەری بکات و ئافرەتیش پێویستی بە چ شتێکە کە پیاو بەرامبەری بکات ئەگەر بتەوێت ڕاستی واقعەکە ببینین پیاو پێویستی بە ڕێزە پێویستی بەشتی تریشەیە بەڵام وەکو ئەساس پێویستی بە ڕێزە ئافرەت پێویستی بەچێ پێویستی بە خۆشەویستیە ئەگەر سێ چار خاڵ ئەڵێم ئەگەر هەر ئافرەتێک هەر پیاوێک لە بەرامبەر یەکە ئەمانە جێبەجێ بکەن دڵنیا بە هیچ گرفتێکی لە ژیانیان دروست نابێت یعنی بەمانای کەلیمە ئەو گرفتە دروست نابێت کە لانەی ژیانیان تێک بدات یەک ئەگەر بێ و پیاوەکە خۆشەویستی وشە بەردەوام دەرببڕێت بۆ هاوسەرەکەی و خۆشەویستی بەرکەوتن کە ئێمە خۆمان لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێنازدارتر نییە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باوەشی لە خێزانەکانی کردووە نیچەوانی ماچ کردووە یعنی چی تێدایە کە هاوسەرت لە ماڵی خەزوورتی دێتەوە یعنی باوەشی تێ بکەی نیچەوانی ماچکە ئەو پێ دەڵە خۆشەویستی بەرکەوتن و هەروەها لە خۆشی و ناخۆشیە یعنی بەرپرسیارەتی ئەم ئافرەتە هەڵگری کەوا هاوسەری خۆتە ئەو سێ خاڵە سێ چەند خاڵە بەرامبەر هاوسەرەکە جێبەجێکە ئەی هاوسەرەکەی بەرامبەر خێزانەکەی بەرامبەر پیاوەکەی چی جێبەجێکە یەک لە سەرەتای زەواج چۆن پێی ڕازی بووە قبولی بووە دەبێ هەر قبولی بێت نەک دواتر پاش زەواج بێ شتی لەسەر داواکاری زیاد بکە بۆ نمونە ئەو نەیتوانیوە وعدی خالی پێ نەداوە وعدی سیاری پێ نەداوە ئەو بێ بڵێ دەبێ ئیلا سیارە بۆ بکڕێ ئیلا خان ئەخ لە سەرەتاوە تۆوات قبول کردووە کە نیەتی ئەگەر هەیبوو ئەتوانێ وەکو پێشنیار داوای لێ بکەیت بەڵام ناکرێت ئیزباری بکەیت ئەوە یەک دوو لەسەر شکست خواردووی هاوسەرەکەت لە ڕابردوو ئەگەر هەر شتێک شکستی خواردووە هەرگیز لۆمەی نەکەی و عینادی لەگەڵ نەکەی و هەروەها لە بەردەم خزمەکانی خۆی و خۆشت هاوسەرەکەی خۆت بە هیچ بەو ئەو حاڵەتە سلبیانی کە لە ڕابردوو ئەگەر ڕووی دابێت نەیشتێنیە و ئەوەی بکەی ینی بە شێوازێک لە شێوازەکان با لۆمەی بکەیکە لەسەر ئەو شتانی کە لە ڕابردوو شکست خواردووە ئەگەر بێ و هاوسەران بەرامبەر یەک ئەو چەند خاڵە بەرامبەر یەک جێبەجێ بکەن کە ئەساسیە دڵنیا بە ئەو لێڤڵی خۆشەویستی کە باسمان کرد دێتەوە ئاستی خۆی و ئەتوانە ژیانێکی بەختەوەر و خۆش بەڕێ بن زۆر باش ئەمە مزاگە لە پرۆسی ئاشتەوایی کە لەناو خێزانێکیشدا گرفتێکیش هەبوو ئێمە چۆن پشت بە سەرچاوی دەقی قورئان دەقی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ببەستین طبعا ئێمە بەڕاستی
دینی ما يعني فرار هەندا يعني هەموو شتێک تێدا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمی هەر کەسێک دەست بۆ قورئانە بگرێت خەسارە نابی و ڕێژ ون ناکات بەڕاستی پێش هەموو شت گرینگە ژن و پیا و ئەرک و مافی یەکتر بزانن کاتێکە پیا و زانی ئەرچی ئافرەت چیە لەسەر ئەو و ژنیش زانی ئەرچی وچی پیاوەکە چیە و مافەکانیشیان چین بە یەکتر بدەن گرفت دروست نابێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يعني ئەگە تەماشاکەی گرنگی زۆر بە خێزان داوە زۆر يعني قسەی زۆر خۆشمان هەیە کە بە وەفا بووە کە بەرامبەر خێزانەکانی يعني هەوڵی داوە دایم خێزانەکانی باریسکە دایم خێزانەکانی گرنگی پێ بدات دایم من زۆر جار شتێک باسەکەم دەڵێم ئەگەر هاتوو يعني گرنگە وربی لە هەندێک شت دەڵێم ئەگەر هاتوو لە ماڵێکە داوەتیان کردن بەخۆ بە هاوسەرت چووی لەو ماڵە نان بخۆیت مهما كان اگر خواردنی او ماڵە هەرچەندە خۆش بێت لێک جار زیاتر ستایشی ئەو خواردنی مەکەن خێزان بۆ لەبەر ئەوەی ئەگەر زیاد لە حەد ئیعجابت دەربڕی بۆ خواردنەکەی ئەو ماڵەی خێزانت دەخێنە و بازنەیەکەوە ئەو نەیتوانیوە ئیعجابی تو ڕاکێشی بۆ خواردنەکانی لێرە تووشی ئیحراجی دەبێت یان ئەوە تا لە بەردەم میوانەکانت هەرگیز بە دەنجی بەرز بانجی هاوسەرەکەت مەکە لەبەرەوەی دەنجی بەرز بەشێک لە بێڕێزی تێدا لەگە ڕێزم و لە بەردەم منداڵەکانت قەت بێڕێزی بەرامبەر هاوسەرەکەت مەکە بۆ لەبەر ئەوەی لە غائیبی تۆ لە نەبوونی تۆ ئاسانتر ئەتوان بێڕێزیان بەداچیان بکەن و لە کاتی میوانداریش کە میوانیان دێ هەماهەنگ بە لەگەڵ هاوسەرە لە دانانی سفرە لە ئەو هاوکاریانی کە پێویستە لە ماڵەوە بکرێت بۆی هەست بە هەوێنی یعنی میوانەکان هەست بە هەوێنی خۆشەویستی نێوانتان بکەن کە ئەنگۆ چەندە لەگەڵ یەک خۆشەویست و هاوکار و هاودەم و بەڕێزن لەگەڵ یەک بۆیە ئەوانە یعنی هەموو ئاماژەی دینە کە پێمان دەڵێت گرنگی بەوە بدەین کە هاوسەرەکانمان ڕێز بگرین خۆشمان بوێن و ئەرک و مافیان پارێزی بارەکە الله هیچ شتێکمان مامۆستا ئاماژەی پێ بکەین والله من تەنیا لە کۆتایەکەی تەمان کوڕەکەم کە ناوی سەروانە ویستم دوای دانیشتەکەی گەر بکەین تەمان حەزی کرد لێرە ئامادە بێت بەڵام ئیلتیزامێکی هەبوو لەگەڵ قوتابیەکان بخۆی قوتابی هەندەسەیە لە کۆلێژ احتیزارشی خواست گوتیە منەوە بۆ یەکەم جارە لەگەڵەوان دەچینە دەرێ گوتی بۆ احتیزار خوازە و پێمان خۆش بوو لە دانیشتەکە بەشدار بەڵام ئینشاڵڵا خێرا کرد بەڵام ئیدی ئەو دووبارە من سوپاسدانەکەم دەستان خۆش بێت بەڕاستی بەرنامەکە بەرنامەیەکی ئامانزدارە هیوا ئەخوازین لەم بەرنامەی ماڵ و حاڵەش کە ئەمڕۆ لە ماڵی ئێمە بوون توانی بێتمان شتێک بکەیت خشتێکی میهرەبانی و خۆشەویستی و ڕێز و زانیاری بخەینە سەر خشتێکی تری بەرنامەکانی ترتان بۆی کە سوود بە بینەران بگەێنین سپاس بۆیەوە سپاس دەستکان خۆش سەرخانەوەی لەبەردەستی مندایە پرۆژەی چاکەکاران کە دیارە دانانی پلانێکە نووسراوە تایبەت بە مانگی ڕەمەزان کە نووسینگەی نووری حیکمە دەستگای نووری حیکمە بۆ کاکە سەروەت ینی بۆ نووسێتی تایبەتە بە لەدایکبوانی 2013 بەرەو خوارەوە یعنی ئەم پلانەت چۆنە بۆ مانگی ڕەمەزان و ئێوە وەکو خێزان ئەگەر وردەکارێکم بۆ بخێڕووبوون بوونە چۆن چاودێری وردی ئەم دەکەی بۆەوەی ئەم پلانانە بە جوانی جێبەجێ بکات زۆر شتێکی زۆر چاکە سەروەر لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە لە سنتر پێیان داوە منش ڕۆژانە لەگەڵیم یعنی ڕۆژانە خشتەکەی وەکو خۆی جێبەجێ دەکا بەڕاست کارێکی زۆر باشە لە بوو منداڵان ئەگەر باسی وردەکاری ناو خشتەکەمان بکەی بۆ منە هەرکردنی نوێژەکانە و وردەکاریانی تێدا دابشکردنی کاتەکانیان قورئان خوێندن چۆنە بەڵێ سەرەتا ئەو دەرسی خوێندی تێ مراجعە ڕۆژانە مراجعە کاتەوە دواتریش نوێژەکان لە کاتی خۆی تەراویە شەو نوێژی تێداوە نوێژی زوحا زیکرەکان لە کاتی خۆی ینی هەموو زیکرەکان دەبیلێک کاتی بیکە ئەرێوەڵا ینی زۆر پابندە زۆر باش لە خوا بێ زیاد بێ الحەمدولillah ڕەبی ماشەڵڵای لێبێ باوکی باسی کردی بۆ نمونە جۆرە خواردنێکی تێدا کە دڵم بۆ نمونە بۆ جەستە خراپە باژنێکە بیخۆیەوە یعنی باسی ئەم وردەکارانەشی کردووە بەڵێ باسی خواردنە زیان بەخشەکانە کاتن بەڵ ئێستا وەکو خۆی سەروەر سەرەتا بیفسیە خوارد بەس ئێستا لەوە تێ ینی کە ئەو کتابە
لە بەردەستیتی نایخۆ ینی ماشاءالله پێس وەکو ئەو شتانێک کە زیان بەخشنە بە منداڵان یخوا دەستانت خۆش بێ طبعا ئەم شتا کە کاکە سەروەر لە دەستگای نووری حیکمەیە ئیسفادەی لێرەکە پێم خۆش بۆ وردەکارانە بۆی باسکەم بۆی خێزانانش کە دەستیان ناگاخ منداڵەکانیان لە شوێنێکی ئەوە ناوەندێکی پەروەردەی و دینی دانین بتوانین ئیسفادەیەکی لێ بکەین خوا دەستەکانت خۆش بێ هەر بەرەکەتدار بن ئەگەر لێرەوە بوون منە کۆتایی بە قسەکانم بێنم هیچ شتێک نەماوە کە ئێمە بتوانین لە بەرنامەکەمان ئاواژەی پێ بکەین دەستان خۆش بی یاخۆ بەخێر بێن بەڕاستی بەرنمەیەکی زۆر زۆر جوانە بۆ ئێستای خێزانەکان بەخێراتتان دەکەم دووبارە یاخۆ بەخێر بێن یاخوا سەلامت بی یا ڕەبی ئەو ماڵتان هەمیشە ئاوەدان بێ سفرە و خوانتان هەمیشە بەرەکەتدار بێ دوور لە دەرد و بەڵا بن ئینشاءڵڵا یاخوا سەلامت بێ خوا سەلامتتان کە زۆر زۆر سوپاس سەلامت بن یاخوا زۆر زۆر سوپاس بینەرانی بەڕێزم ئەگەر لێرە کۆتایی بە بەرنامەی ئەم جارەی ماڵ و حاڵش بێنین بەڕاستی هەندێک تایبەتمەندیمان لەم خێزانەدا بەدی کرد کە پێویستە ئەو خێزانانەی کە وردنین یاخود ئەو خێزانانەی کە پەروەردەکردنێکی جوانیان یاخود دەستیان بە دینی ئیسلامەوە نەگرتووە بە دەقە قورئانی و فەرمودەکان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەگرتووە بیکەنە بنەمایەکی سەرەکی لە پەروەردەکردنی منداڵەکانیان دووبارە دەتوانن ئەگەر کاتەکە ڕۆشت بێژ بەڵام درەنگ نێ دیسان دەست پێکردنەوە وەکو دەڵێن کە پەروەردەکردن یاخود ژیانێکی نمونەیی ئەگەر بیشوبهێن وەکو دارێکی زەیتون وایە لەوانەیە کاتی بوێت تاوەکو چەکەرە دەکات تاوەکو پێدەگا بەڵام تەمەنێکی باش و بەرەکەتداری دەبێت لە بەرنامەکانی پێرە شووتریشدا ئاماژەمان بۆ کرد ئێمە کەم نمونە خێزانان لە ماڵ و حاڵ بە ئێوە ئاشنا دەکەین هۆکارەکەی ئەوەیە کە دووبارە هیوایەک بە ماندووەکانمان یاخود بۆ دڵانەمان کە جاری وا هەیە لە نمونەیە ینی قێزەونینا ئەم کۆمەڵگا دەبینین بێ هیوا دەبین لەوەی کە دەڵێن کۆمەڵگا بەرەو ئاقارێک دەڕوە نمونەی جوان نامێنن بەڵام ئەمانە نمونەی جوانن ئاواتە خوازین کە هەمیشە ماڵەکانیان بەرەکەتدار بێ ئەم خێزانانە هەمیشە خۆی گەورە بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزی و تەمەن و ئاسوودەی ناو خێزانەکان سوپاس بۆ هاوکارانم سوپاس بۆ ماڵی کاک لوقمان کە میواندارێکی باشیان کردین تا بەرنامەیەکی تری ماڵ و حاڵ لە مانگی ڕەمەزانی پیرۆز لەگەڵتان دەبم ئاسوودە وەختەوەر بن خوداتان لەگەڵ بەرنامەی ماڵ و حاڵ بە سپۆنسەری سەرەکی کۆمپانیای شمیم گوڵبەهار پێشکەش کرا. ڕۆژێک لە ڕۆژان مەرجانە خانم لە بازاڕەکەدا بە دوای برنجە دڵخوازەکەیدا ئاگەڕا. برنجی کۆبانی لە ناکاو چەتەکان چاویان چوە سەرگەردانە بە نرخەکەی. بە دوای کەوتن علی بابا فریای کەوت و لە دەستی چەتەکان ڕزگاری کرد. سمسم بکەیرەوە هاتنە ناو ئەشکەوتەکەوە بەڵام چەتەکان بەردەوام لە دوویەگەڕان. سمسم بکرێرەوە بەکردنەوەی برنجەکە دەرگا کەش کرایە. چەتەکان بە شوێنەکەیان زانی بەڵام بە بۆنوتانی برنجی کۆبانی مەزبوون و خەیاڵیان لای گەردانەکە نەما. برنجی کۆبانی گەوهرە بە نرخەکەیە